لە ڕاستیە ئێمە لە ئەرکاس زیاترە کەمتر نییە و ئێمە تەنها چینێکین کە ئەرکمان هەیە بەڵکو مافیشمان نییە هیچ مافێکمان نییە مافی دایکایەتیان نییە مافی ئەوەیان نییە کە معاشێکی باشیان هەبێ وەکو مامۆستایانی میلاک وەڵاهی داواکارەکەمان هێشتا بێوەڵامە هەر بەڵێنی وشک ئەدەن و ئیتر تەواو هیچ بەڵێنێکیان جێبەجێ نەکردووە. ئێمە لە جژنی قوربان پارەمان وەرگرتووە هەتاوەکو سێشەمەی ڕابردوو محازڕاتمان وەرگرتووە لە جژنی قوربان 300,000مان وەرگرتووە خەڵک ئەژی کام کوڕی مەسوولە بە 300,000 3-4 مانگ بەڕێیەکە جژنی قوربانەوە 300,000 بەڵێ 300,000مان وەرگرتووە تا سێشەمەی پێشوش بەپێی بەشەوانە پارەیان نابەوانە پێشان یعنی هەبوو 50,000 وەرگرتووە ئەمە وانگی 50,000 بەڕێکرێ نەوەڵا چەند سا من 8 ساڵەوانە بێژم قەت ئاعتیمادم نەکردوێتە سەر پاریوانە بێژی هەرەوەیە هاتوین ئەرکی خۆمان وەکو مامۆستای میلاک کردووە و هیچ مافێکمان وەرنەگرتووە ئیسا ئێمە خۆمان لە مەکتەبی ئێمە حەڤەوانە بێژین 5 میلاکمان هەیە ئێستا نەچینەتەوە مەکتەب پاکی کەوتووە سێشەمە هاتوین بۆ مزاهرە مەکتەبیان داخسە تەلەبەیان نادێتەوە ئەی چۆن ئەمە جاریەکەممانەیە لێرە کۆ بین و داوای مافیەکانی خۆمانەکەین بەڕاستی حکوومەت هێرێمی کوردستان خەمساردە لە ئاستی سێکتەرێکی گرنگی وەکو پەروەردە ئێمە وەکو مامۆستایانی وانەبێژ لە ساڵ 25 میلاکاتانی وەزارەتی پەروەردە پڕەکەینەوە بە پارەیەکی کەم بە تام دەقەش قسە لەگەڵ بەڕێستاکەم 192 ڕۆژە پەروەردەی ڕۆژهەڵاتی پارێکی تەرقان نەکردووە بابێ بە 200 یعنی 56,000 پاش 200 ڕۆژ چی لێ بکەین کێپی ئەژی لەم ڕۆژەیە ئێمە بایکۆتمان ڕاگەیاندووە هەتا ئەو کاتی جوابێکی پێویستمان نەدەنەوە ئێمە بایکۆت ناشکێنین و داواکاری ئەوەمان هەیە ئێمە تاعین بکرێن بە هەمیشەیی لەبەرەوە مافێکی سەرەتایی خۆمانە ئێمە شەر بەردەوام بین لە بایکۆت و کەرتی پەروەردە پاکەخن کە وەک ئێستا پەکی کەوتەوە بەرچاوی خۆتان ئەیبینن کە لە سەی سادق و لە هەموو شارەکانی کە چونکە ئێمە زیاتر لە 20,000 مامۆستای وانە بێژین 20,000 مامۆستا لە کەرتی پەروەردە بێتە دەرەوە ئەو بە چی پڕێکاتەوە ئەو